شان سمینارەکەی من بریتیە لە سەرچاوەکانی بابەت و بیرۆکە لە ئەدەبی منداڵاندا. بەڕێزان ئێمە دەزانین ئاشکرایە کە دەبێت ئەدەبی منداڵان جیا لە ئەدەبی گەوران مندی خۆی هەیە، پێوەری تایبەت بە خۆی هەیە کە بۆ هەیەوە لە ئەدەبی گەوران زیاترێتەوە. بێگومان یەکێک لەو پێوەرانی زیاترەوەش بریتیە لەوەی کە دەبێت نووسەر ڕەچاوی تایبەتمەندی و قۆناغەکانی گەشەی منداڵ بکات، هەروەها بەپێی حەز و ئارزووەکانی منداڵان بنووسێت. هەروەک مامۆستا بەڕێزیش لە پێش منە باسی قۆناغەکانی گەشەی منداڵانی کرد، لە هەر چوار قۆناغدا دەستخۆشی دەکەم. و بۆ ئەوەی نووسەران بتوانن ئارزووەکانی منداڵان بەرچاو بگرن، یەکێک لەو ڕەگەزە گرنگانەی کە دەبێت بارەخی تێبدەن لە نووسینی بەرهەمەکانیاندا بریتیە لە بابەت. بۆ ئەوی بزانین بەڕێزان یعنی وەکو مقەدیمەیەک بابەت مەبەستمان لە چییە، یان تیما زۆرجار پێ دەوترێت تیما یان مۆضوع، و هەندێک جار بیرۆکەشی پێ دەوترێت. بۆ کاتێکی ئێمە یەکێک لە ئێمە گوێبستی بەرهەمێک دەبێت ئەگەر لەبارەی ئەو بەرهەم پرسیاری لێ بکەین پێش هەموو شتێک ڕەنگە پێی بڵێن ئەری بەرهەمەکە لەسەر چی بوو، یان کاتێک ئێمە لە سمینارێکدا دەنووسین لە بۆ لۆ سمپۆزیۆمەدا بەشداری کاتێک کە تەواو دەبێت بچێتەوە ڕەنگە هاوڕێیەکمان پرسیارمان لێ بکات بڵێ بابەتەکە لەسەر چی بوو. کەواتە دەتوانین بڵێن هەموو بەرهەمی سەبارەت بە ئەدەبی ئەدەب بەگشتی ئەدەبی منداڵان هەموو بەرهەمێک بە دەوری بابەتێکدا دەخورێتەوە کە دانەرەکەی نووسەرەکەی تیایدا مەبەستی دەرخستنی ئامانجێکە، هەدەفێکە. کەواتە ئێمە بە کورتی لە پێناسەیەکدا دەتوانین بڵێین بابەت بریتیە لەو بیرۆکەیە کە نووسەر دەیەوێت لە کارێکی هونەری جواندا بۆ منداڵان بخاتەوە. جا ئەگەر ئەو بڵێن بەرهەمە هونەریە و بەرهەمە ئەدەبیات شعر بێت، بەخشان بێت، بە بەخشانیش چیرۆک بێت، کورتە چیرۆک بێت، یاخود دەقێکی شانۆگەری بێت، یان هەر بەرهەمی ئەدەبی بێت. بابەتەکە دەکاتە هەوێ لەگەڵ ڕەگەز و پارەکانی ناو بەرهەمەکەدا لەسەر هەموو شانەوە زمان دەقێکی هونەری جوانیان لێ دەکات. بەڵام لێرەدا پرسیارێک سەرهەڵدان ئایا نووسەری منداڵان بۆ داڕشتنی بابەت و بیرۆکەی بەرهەمەکانیان دەبێت سوود لە چێی وەربگرن، یان لە سەرچاوەی چییە ئەو بابەت و بیرۆکانیان دادەڕێژن تاوەکو بتوانن ئامانجەکانیان بگێنن، چونکە بێگومان ئێمە دەزانین ئەدەبی منداڵان قاوەی تایبەتمەندی خۆی هەروەها ئامانجی تایبەتی خۆی دێت بۆ گەشەکردنی قۆناغی تەمەنیدا دەبێت. منداڵ کە تەمەنی دەگاتە بەڕێزان دەزانین ئێمە 12 ساڵ لە شێوازی ژیانی ڕابردووی خۆی یاخی دەبێت و هەندێکدار بە ڕووی دایک و باوکیدا دەتەقێتەوە قایل نابێت وەک منداڵ سنگی بکرێت، هەروەها خولیا و ئارەزوە تازەکانی لێ تێک بدرێت، بەڵکو منداڵ لەم تەمەنەدا تەنانەت دەتوانین بڵێن لە 12 تا 15 ساڵیشدا کە تەمەنی مراهەقەیە ڕازی نییە و جێبۆچی ڕۆژێک شل ناکات کە باسی نوقڵی تێدا بێت، یان باسی بابەتێکی سادە و ساکات بکات. ئەو دەزانێت کە فێڵی لێ دەکرێت لە ئاست بیرکردنەوەی ئەودانەیە، وەلێ چونکە بەرەو هەرزەکاری دەڕوات چیرۆکی دڵداری سەرنجڕات دەچێشێت بە شێوەیەکی گشتی، هەروەها بابەتی سۆز لە ناخەوە دەیبزوێنێت. بۆیە بەڕێزان منداڵانی قۆناغی 8 تا 12 هەروەها 12 تا 15 بە شێوەیەکی گشتی لە کاری پڕئەندێشەی تاڕاندۆ دوور دەکەونەوە، بەڵکو زیاتر لە ڕاستی واقع نزووی دەبنەوە، حەز دەکەن لە شتەکانی دەوروبەریان تێبگەن. پەیبردنی نووسەری ئەدەبی منداڵان بە بابەتی واقعی، ئەو واقعی کە وێنەی ژیان دەچێشێت بەو شێوەی کە منداڵ دەیبینێت دەتوانێت بەشداری لە گەشەکردنی سروشتی منداڵ بکات. واتە لە ڕێگەی نزیکبوونەوە لە ژیانی سروشتی منداڵ دەتوانێت گەشەیەکی سروشتی بە منداڵ بکات. بەپێی چاوانەوە کاتێک نووسەر بە شێوەیەکی هەڵان ئەو سەرچاوانە لە بەرهەمەکانیدا بەکاردێنێت بۆ قۆناغە جیاوازەکانی تەمەنی منداڵ ناشێت، ئەوە کار لە گەشەی تەنانەت کار لە گەشەی عەقل و هەروەها گەشەی دەرونی و گەشەی سروشتی منداڵ دەکات، هەروەکو لێکۆڵینەوەکان لێکۆڵەران لە لێکۆڵینەوەکاندا سەرماندویانە.